لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا لەم سنوورە 4 هاوڵاتی لەلایەن چەکدارانی داعشەوە کوژراون. لێرە بۆنی خوێن و دووکەڵ ئاسمانی ئەم ناوچەیی تەنیوە. دانیشتوانەکەشی جگە لە داوای گەڕانەوەی ئارامی و ئاشتی بۆ ناوچەکەیان شتێکی تریان ناوێت، بەڵام حکوومەتی هەرێم لە ژێر دەسەڵاتی هێزە عێراقیەکان و چەکدارانی داعش و حەشتی شەعبی بەجێ هێڵاون. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و چۆڵکردنی ناوچاکێشە لەسەرەکان لەلایەن حکوومەتی هەرێمەوە، کوردنشینانی ئەم ناوچەیە کەوتونەتە بەر شاڵاوی تیرۆر و کوشتن و ڕفاندنی بێبەزەییانەی چەکدارانی داعش و هەر ڕۆژە و گوێبیستی ڕووداوێکی تراژیدیا دەبنەوە. وەک خۆیان باسی دەکەن، ژیانیان بە تەواوی لە مەترسیدایە و ڕۆژانە چاوەڕێی مەرگی ئازیزانیان دەکەن. ئیسە مەترسی ژیانمان هەیە لەوەی کە فەراغێ ئەمنی هەیە لە سنوورەگەیە، ڕۆژانە خانەقین شەهید دەکرێ، نەکە لە دەگەێمش لە تەفرەخە دوێنێ بۆ زەرعات ئەسووتێنن. فەراغێ ئەمنی زۆر هەیە، گشتی لە دڵە ڕاوکەیە وا بچێتە سەر لەوانەیە دێگەمان چۆڵ بکەین و سەرخۆمان هەڵبگرین. بەلە 16 ئۆکتۆبەر ئەلێرە زۆر ئارام بوو. شوێنەکەی هەموو شوێک ئێمە هاتین لێرە بە ئاسوودەی و ئەخەوتین کە ئەوێ شوێنی مەڕووماڵاتەکەمانە. بەڵام دوای 16 ئۆکتۆبەر لێرە ئەمان نەما، ژیان نەما، کە هەموو شوێک ئەگەر لە ئێمە نەدرێت لە شوێنێکی دیێ. ئەمەش گوناحی ئەوەیە بەس ئێمە کە کوردین، هەموو دێهاتە کورتەکانە، شوێنێکی تر نییە گەر بڵێن ئەوەیە پشتمان دێ، هەمووی دێ، هەمووی خەڵکی یەکتری تێ، عەرەبی تێ نادەن لەوان، بەڵام دێن ئەدەن لە ئێمە. ئەو ڕۆژانە دو ئامۆزێمە لێرە شەهید بووە، کەسێک ناتوە بەهانایانەوە. خۆمان ڕۆژە بوو هاتوون جنازەکانمان بردوێتەوە کە کیلۆمەترێک کەمتریشە جنازەکانمان تا بەیانی لێرە بووە نەمانتوانیوە بین. چەکدارانی داعشتانی وەشە لێرە تەقیان لە دێگەمان کردووە. دەغڵودان هەمووی سوتە، ئەوە هیچ نەماوە لەم ناوە، بڕۆ تا کیلۆمەترێش ڕێیان کردووە بەرە ئەو لای باوە مەحموو ئەوان ڕێیان کردووە، هەموویان سوتاندووە. ئەمە کەمێکە لەو خوارە بووین، ئێمە ڕووماڵاتمان هەیە لەو خوارە، چەند بۆ بەیەکمان دۆزیەوە. ئێستا ڕووماڵاتانمان هەمووی لەوێ سجێ و ئێمە ڕامان کرد لەسەر هەموو جادەکە بۆمبە. بە شوێنێک هاتوین هەر دەغڵودانە، پێمە هەمووی وێران بوو بە دەغڵودان، بە شەوەش ئەم بۆبان دانرێن و دوێنێش بۆمبێک تەقیەوە پێمانەوە. دوومەڕ ئێمەیان زامدار کرد و دوێنێ ئێوارە تقریبا سەعات 3:30 تەقییان لێمان کرد، هەم لە دوورەوە تەقییان کرد. چەکدارانی داعش لە ئێستادا خۆیان بەهێزتر کردووە و سوودیان لەو بۆشاییە ئەمنیە زۆرە وەرگرتووە کە لەم ناوچەیە هەیە و لە هەر هێرشێکیاندا زۆرترین زیانی گیانی و مادی بە دانیشتوانی ئەم ناوچەیە دەگەیەنن. بەڵام لەبەر ئەوەی بەشی زۆری هێرشەکان بەرامبەر کوردنشینانی ئەم ناوچەیە بۆتە جێگومان لای چین و توێژەکانی ئەم دەڤەرە و بەشێک لەوان پێیان وایە عەرەبە شۆڤینیەکان و چەکدارانی ناوچەکە بە ناڕاستەوخۆ بەشدار بن لەو هێرشانە دژ بە کوردەکان بە مەبەستی چۆڵکردنی ئەم ناوچەیە. زۆربەی ئەو گودانەی کە کوردنشینێن کرداونەتە ئامانجی گوت بە تیرۆریستەکان و چەکداری نەناساو. بێگومان ئاماژەوە کە ئەو ناوچانەی کە کوردنشینە ئەو گوندانەی کە کوردی لێیە چۆڵ بکەین، تاکو ئێستا بەپێی ئامادەکان کە ئامادی فەرمی بۆمان کردووە بۆ دادەچوونمان کردووە، تاکو ئێستا نزیکەی 8 گوند بە تەواوەتی چۆڵ بۆ لە خانەخین. جگە لەوە نزیکەی 10 تاکو 12 گوندی تر بەشێکی زۆر لە دانیشتوانی گوندەکە ئاوادە بوونە و خانەخینیان بەجێشە بۆ ناوچەکانی تری ژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێم. گومانی ترێک کە بەشێک لەو عەدەبانەی کە پێشتر لێرە بوون لە خانەخی بوون لە 2003 دەرکران، زۆربەی کەسانی شۆڤێنی بوون و بەحسی بوون، ڕەنگە ئەوانە بەشێک بوون لەو پلانەی کە دژ بە کوردەکانەکرێت. گوندەکانی سنووری خانەقین بەڕووی پارێزگاکانی دیالە و کەرکووک و قەزای خورمات و بۆتە مۆڵگەی چەکدارانی داعش و تەنیا لە ماوەی 15 ڕۆژدا 13 هاوڵاتی لەم سنوورە کوژراون و ڕفێنراون. ڕۆژ دوای ڕۆژیش بارودۆخی ئەمنی بەرەو خراپتربوون دەچێت و بێباکی حکوومەتی هەرێم و وەزارەتی پێشمەرگەش کوردنشینانی ئەم ناوچەیەی زیاتر نیگەران و بێئومێد کردووە. هاوەر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای خانەخین.